سڵاو لە خۆت و هاوکاران و بینەرانی بەڕێزی ئاریان تیوی. وڵا ئەوە پرسیارێکە کە دەمێک ساڵەکە نوخبە و ڕۆشنبیر و سیاسەتوانی کوردی لەگەڵی ڕوبەڕوون. حەقیقەت ئەوەیە کە کێشەیەکی گەورە کە تا ئێستا کوونە لە هەزارەی سێهەمدا و لەو دنیایدا کە زۆربەی نەتەوەکان بە مافی دەوڵەتی خۆیان گەیشتون و زۆربەی نەتەوەکانی بنداست کە لە هەزارەی پێشوودا سەوساوە و مستعمرە و کۆلۆنی بوون، ئێستا کوونی هەمویان سەروەری دەوڵەتی یاسایی خۆیان هەیە، بەڵام کورد لە ئاستە خۆیەتی. دیارە جاران هەمووی ئەوانەمان ئێمە بە سەر بە ملی وڵاتانی داگیرکەر و وڵاتانی غەرب و ڕۆژاوا دادەناکە نەقشەی جیهانی وای داناوەکە کورد نەبێتە هیچ و جارێک بەسەر سۆڤێت و جارێک بەسەر ئەمریکا و جارێک بەسەر ئەوە وڵاتانەمان دادێنا. حەقیقەت ئەوەیە کە ئەمڕۆکانە ئیتر ئێمە دەبێت دابنیشین بەرامبەر نەتەوەی خۆمان و زۆر بە شەفافی پێیان بڵین ئیتر ئەمە ئەوەی کە کورد ئاوا کڵۆڵەوە کورد ئاوا دەچەوسێتەوە ئەوە ئیتر بەشێکی زۆری دەگەڕێتەوە سەر خۆمان. کاکە ئەوەی کە ئەو ڕۆکانە پارتی دموکراتی کوردستان نا پارتەکەی بارزانی دەیکا لە باشووری کوردستان، ئەوە هەر ئەو کارەیە کە ساڵیانی ساڵ بە کۆیلایەتی کراوە و بەشێک لە کورد بۆتە کۆیلەی داگیرکەر. ئێستا هەر ئەوە دەبینینەوە دەنا بەغێرز ئەوە چی هەیە؟ خۆوە یەکەم جاریش نییە کاکە جان، خۆمە دەبینی کە هەر ئەو حیزبەی ئەو پارتەی بارزانی سەردەمانێک بوو بە چاوساغی حکوومەتەکانی عێراقێ لە شێستەکان، سەردەمێک بوو بە چاوساغ و بوو بە کۆیلەی کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی 79 و شەڕی براکانیان لە ڕۆژهەڵاتی کوردستان کرد و ئێستا شەرعەی شتە. ئەو ڕۆکانە دیارە ئێمە هەمومان دەزانین لە ئەجەندای تورکیا ئاگادارین کە تورکیا ئەجەندایەکی هەیە لە چەند ساڵی ڕابردوو فکرێکی ماخولیایی چۆ دەمێشکی ئەو سوڵتانە تازەی نانەجیبەی دەوڵەتی عوسمانی کە پێی دەڵێن ئاغای ئۆردۆغان و ئەو بە تەمایە کە هەموو ویلایەتی مووسڵ داگیر بکە و ویلایەتی مووسڵ لە دوای ئەوەی کە 100 ساڵەی لۆزان تێدەپەڕێ ئەوان بێننەوە سەر میساقی میلی و لە میساقی میلیدا ئەوان پێیان وایە کە ویلایەتی مووسڵ ئی خۆیانە و ئەوەیان بۆ ناچێتە سەریە مەگەر ئەوەی کە دەستێکی ناوخۆیی یارمەتی ئەوەیان بدا کە ئەو ئەجەندایان بۆ بچێتە سەرێ و ویلایەتی مووسڵ بگەڕێنەوە سەر ئیمپراتۆرێتی عوسمانی. ئەوە نەقشەیەکە کە باس کراوە لە تۆریەکە کە نووسراوە بەداخەوە ئەوەی کە ئەوڕۆ ئێمە دەیبینین بۆ چوونە پێشی ئەو ئەجەندای ئاغای ئۆردۆغان بەداخەوە بنەماڵەی بارزانی و پێشکەوتون و بنەماڵەی بارزانی یارمەتیان دەکەن و بنەماڵەی بارزانی شەڕی گریلاکانی باکووری کوردستان دەکەن بە بیانوویەکی هیچ و پوچەوە کە ئێمە سنوورەکانی خۆمان دەپارێزین، بە بیانوویەکی هیچ و پوچەوە کە ئەوان بوونە باعثیەوەی کە دەوڵەتانی داگیرکرد هێرش بکەنە سەر هەرێمی کوردستان. ئەمانە بەغێرز ببڕی زۆر هیچ و پوچ هیچ شتێکی زیادی نییە. ئەوان باش دەزانن لە زۆر مەقتەعی دیکە لە زۆر قۆناغی دیکە دەوڵەتانی داگیرکرد بە تایبەت تورکیا لەو چەند ساڵی ڕابردوودا بە دەیان جار سەروەری خاچی هەرێمی کوردستان و تەنانەت سەروەری خاچی عێراقیشی بەزاندووە و هێرشی کردوتە سەر خاچی عێراق و خاچی هەرێمی کوردستان و بۆ خۆتان دەزانن ئەو ڕۆکانە بەدەیان پایەگا و مەعەسکەری لە هەرێمی کوردستان کردوتەوە. ئەوە چۆن بە تاقیتەنێ بە خۆیان دەکرێت ئەگەر چاوساغێکی ناو خۆیان نەبێت. ئەوەی کە ئەو ڕۆکانە دوێنێ شەوێ قەوماوە لە منتەقەی برادۆز لە منتەقەی دەڤەری بۆڵێ ئەوە دەگەێنێ کە ئەوان ئەجەندای تورکیا و پێش ئەجەندای تورکیا دەکەون و جادەکە قیرەتاو دەکەن، جادەکە خۆش دەکەن بۆ هێرشی ژاندەرمەکانی تورکیا و میتی تورکیا کە بێن لەوێ پایەگا دابنێن و ناوچەیەکی بەرینی کوردستان داگیر بکەن. ئەمن ئاوای دەبینم کە ئەو هێرشانە ئەوەی کە خۆشیەکە لەوەدایە ئەوان لێش دەدەن و هاوارێش دەکەن. ئەخ دوێنێ شەوێ ئێوە چوون بەسێکی قورس بەرەو ڕووی گریلاکان بوونەوە، ئێوە چون شەرتان کردوم گریلا بۆ دێ ئەو ڕۆ شەڕی تۆ دەکا
لەو لاشەوە میدیاکانیان وەکار خستۆ دەڵە وڵا ئەوە گریلا هێرشی کردوتە سەریەمە نەخێر ئەوە درێکی مەحزە گریلا ئەو ڕۆکانە لەو وەزعەیدانەیەکە لە باشووری کوردستان هێرش بکاتە سەر هێزێکی وەکو پارتی یا هێژێکی وەکو بنەماڵەی بارزانی بۆیە ئەوانن بیان و دەگرن ئەوانن و پێش ئەرتەشی و جێیشی تورکیا دەکەون بۆ ئەوەی کە ئەجێندای تورک بەردە پێشە بەلایوانەوە گرنگ نییە ئەوان لەگەڵ ئەو ئەجێندایە هەن کە بە تیۆری 15-20 ساڵە باز دەکرێت کە ویلایەتی مووسڵ ئیوانە ئی تورکیایە و ئەوان ئێستا قسە لە زەغامەت و زەعامەت و لە ئیمپراتوریەت دەکەن و بۆ ئەو ئیمپراتورەت و بۆ ئەو زەعامەتەش ئەوان والیان دەوێ والی زۆر باشە مامۆستا ڕازیم بە والی بوونە ئەمێ بپرسم لە کاتێکدا کە هێرش و داگیرکاری کۆمەڵکوژیەکان لەسەر باشووری کوردستان بەردەوامە تەنها هێز گەریلایە کە بەرخۆدانی دەکات بەڵام لەلایەکی ترەوە هێرشی چەتەکانی داعش لەسەر باشووری کوردستان بەردەوامی هەیە بەڵام پارتی دیموکراتی کوردستان و وەزارەتی پێشمەرگە کە تەواوی هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان ڕەوانەی ناوچەکانی گەریلا کراون بۆ ناچنە ئەو ناوچانە بەرامبەر داعش بوەستنەوە بەشێک لە چاودێران پێیان وایە کە ئەمە یەک پاکێجە داگیرکاریەکانی تورکیا و چەتەکانی داعش خوێندنەوەی بەڕێستان چێ لەم بابەتەیە ئەوان ڕاست دەفەرموویت زۆر فکرێک ئەوە زۆر نقطەیەکی باشە کە پەنجەت بۆ ڕاکێشاوە ئەویش ئەوەیە کە بنەماڵەی بارزانی هەرگیز لە داعش نیگەران نەبوو هەرگیز هەر لە 2014ەوە ئەگەر لەبیرتان بێت 2014 کە داعش مووسڵی گرت و دوایە بەرەو هاودێر و مەخمور هات و ئەوانە پێش ئەوەی کە بێ بەرەو مەخمور و ئەوان کوتیان داعش نیعمەتە وڵاتێکی تازە دروست بوو لە شەرق الئەوسەط لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو وڵاتە وڵاتێکی سوننەیە ئێوە لەبیرتان چۆتەوە لە 2014 ئەوان چقەنەیان لێ دەدا و هەڵدەپەڕین بەوەی کە جیرانێکی تازەمان بۆ هاتۆ بە ناوی وڵاتێکی سونی مەسەب بە ناوی داعش ئەوان لەوە نیگەران نین دەزانی بۆ نیگەران نین چونکە داعش بەشێکە لە ئەجەندای تورکیا داعش بەشێکە لە ئەجەندای ئاغای ئۆردۆغان داعش بەشێکە لە کەرەسەی شەڕ و پێگەیشتنی ئیمپراتورەتی عوسمانی و ئەوان ئەو کەرەسەیە بەکاردێنن و لەو کەرەسەیەدا هەموویان مۆرەی خودی تورکیان داعش لەلایەک بارزانی لەلایەک بۆیە ئەوانە لە یەکتر نیگەران نین لە ئاخری ڕۆژەکەیدا هەوانە زۆر ڕاحەت دەتوانن لەگەڵ داعش و لەگەڵ بنەماڵەی بارزانی ڕێککەونەوە و ئەو دوانش پێکەوە ئاشکەنەوە بۆیە ئەو ڕۆکانە ئەوان زۆرتر فکریان لەسەر ئەوەیەکە پەکەکە دەرپەڕێنن جێگا پێ بە پەکەکە چۆلکەن پێشمەرگە نەمێنێت بۆەوەی کە ئۆردۆغان پەکەکە بە دوژمنێکی قەدیم و دوژمنێکی گەورە و زەبەلاحی خۆی دەزانێ و دەزانێت کە لە ناو خاکی تورکیادا پەکەکە 20 میلیۆن کەسایەتی 20 میلیۆن نەفەری کوردی باکووری لەگەڵا بۆیە ئەوان لەوە دەترسیان وەکو خەتەرێکی ناوخۆیی دەیبینن دەڵێن ئەگەر ئێستا ئەو ڕۆکانە قەندیل لە ناو بچێ قەدیل شکستێ بخوا وردە وردە لە فکر و ذهنی خەڵکیش دەڕاتە دەرێ و ئەو کێشەیە لە کۆڵ ناوخۆی تورکیا دەبێتەوە بەداخەوە بۆ ئەو کارە داعش هاوکارە ماڵی بارزانیش هاوکارە ئەو ڕۆکانە ئیتر دەبێت میلەتی کورد لە باشوور لە ڕۆژهەڵات بێ بە سەراحات بێنی کاکە با بناقەشە بکەین ئێمە دەڵێن ئەوە ئەجەندایەکی پیس و قێزەون و گڵاوە کە بەرەو پێشەوە دەڕوا کە لە دوا ڕۆژدا بەوە بگا خەیاڵێکی خاو کە گوایە لیڤیلایەتی مووسڵ دروست دەکاتەوە ئاغای ئۆردۆغان و لەو ویلایەتەیدا خودی ماڵی بارزانی دەکاتە والی ئەو ویلایەتە ئەمە خەونە خەون ئەوە بۆ فێر نابن کە دوژمنانی کورد هەمیشە بە کەڵک و هۆقە و ئەوە خەڵکی کورد و سەرکردەی کوردیان فریو داوە بۆیە ئەمن دەڵێم ئەو ڕۆکانە دەبێ میلەتی کورد بێ بزانێت لێکی داتەوە قازانجی ئەو بنەماڵەی لە کۆدایە ئەوە لە لایەک بەشێکی گەورەی خاچی کوردستان کە باکوورە ئەوە تا لەگەڵیان بەشەر دێت لە ڕابردوودا هەر ئەو کارە کراوە ئێستاژەوە خەریکە دوژمنایەتی بەشێکی گەورەی کوردستان دەکا لەبەر دڵی ئاغاکەی کە ئۆردۆغانە بۆیە ئەو ڕۆکانە میلەتی کوردی بێ ئەتۆ وەرە سەیر کە لەناو خۆی باشووری کوردستاندا ئەو هەرێمەکە بە تۆوی چاو بە خێنی شەهیدان هاتۆتە دی بەو وەزعی هاتۆتە دی ئەتۆ وەرە بزانە بەروبوومی ئەو میلەتەی دەخۆن پارلەمان دادەخەن بێ حرمەتی بە پارلەمان دەکەن ئەوە تا ئەوە چەند ڕۆژە بەزمێکیان زاز کردووە
لەسەر ئەندام پارلەمانێک ناهێڵم بچێتەوە ژوورێ کاکە بۆ لەبەرچی ئەوە بەدەنگی خەڵک بۆتە ئەندام پارلەمان زۆر باشە بابەتێکی کە ئەوان هەموو شتێک پێشێل دەکەن بەڵێ ئەگەر گوێت لێم بێ بابەتێکی زۆر هەستیارتر هەیە کە کاری لەسەر دەکرێت دەویش ئەوەیە کە لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیاوە لە ماوەی هێرشەکاندا کە ئەمڕۆ 13 ڕۆژە هێرشەکانی دەست پێ کردووە تا دەیەمین ڕۆژ 9 جار چەکی کیمیایی بەکارهێناوە کە باشووری کوردستان و کوردان مێژوەیەکی ئیتالیان لەگەڵ چەکی کیمیایی هەیە و کۆمەڵ کوشکردنی کوردان بۆ بابەتێک کە تەواوی کوردانی گرتوێتەوە ئەمە تا چەندە مەترسیە لەسەر باشووری کوردستان کە جارێکی تر بەدەستی دەوڵەتی داگیرکەری تورکیا جینۆساید و کیمیایی بکرێنەوە ئەوە یەکێک لە مەترسیە گەورەکانە کە لەباری ئەسکەرێەوە ئەو داڕوبەڕووی خەڵکی باشووری کوردستان دەبێتەوە مەترسیە گەورەکە ئەوە بوو کە لەباری سیاسی و هێنانەدی حکوومەتێکی دیموکراسی و پارلەمانی کە ئەوە ئیفلیس بووە ئەوە چەند ساڵە بەهۆی غەداری بەهۆی دیکتاتۆریەت بەهۆی پێشێلکردنی هەموو مافەکانی دموکراسی و مافی مرۆڤ چ لە ڕۆژنامەنووس چ نازانم لە ئازادی چ لە پارلەمان چ لە حکوومەت ئەویان پێشێل کردو ئێستا کونیخ تەنیا و تەنیا خۆیان لە باشووری کوردستان وەک سەرۆک خێڵ ئەو خێڵەی بەڕێوە دەبن بەداخەوە ئەگەر ئەو بەشەی کە جەنابەت کوردت ئەگەر ئەوان بێن ئەوجا هێرش بکەنە بە چەکی کیمیایی ئەوە دووبارە کارەساتی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجا بەسەر ئەو میلەتە خێر لە خۆنەدیوەی دووبارە تکرار دەبێتەوە باشترین شت ئەوەیە کە بەڵێ خەتەرەکە لە بن جۆمانە ئەوەی کە تۆ دەفەرمووی ڕاستە تورکیا هیچ ترس و گومانێکی نییە شەرم ناکە بەداخەوە ڕۆژاواش ڕێگای بووە بە چۆل کردو ڕۆژاواش دەنگ ناکە بەداخەوە لەبەر ناتۆی بێ لەبەر نازام چی بێ لەبەر بەرژەوەندی خۆیان بێ لەبەر ئەو هەموو بەرتیلەی کە داویانە بە لۆبی ئەمریکایی و ئەوانە ئەوان بەداخەوە چاویان چۆرە لە ئاز ئەو میلەتە مەزلومەی کووردا بۆیە ئەو ڕەکانە میلەتی کورد فقط و فقط پشت و پەنای دەبێ خۆی بێت میلەتی کورد دەبێت بۆ خۆی بێتە سەرجادە ئەوڕە لە هەولێر و دهۆک و بادینان کە کاکە ئەو شەڕی لە برادۆست بۆ دەکەیت لەبەر چی دەیکەیت دەبێت ئەو ڕۆکانە میلەتی باشووری کوردستان بە سلەیمانی و گەرمیان و هەڵەبجە و قەڵاتجێ و هەولێر و بادینانەوە بێتە سەرقەت ئەو بنەماڵەیەی بنێرێتەوە بۆ ئەنقەرە ئەو بنەماڵەیەی کاکە چەککە ئەو بنەماڵە ئەوە فقط بە هێزی کۆمەڵانی خەڵک دەکرێت دەنا کاکە ڕۆژی ڕەشمان لە پێشە ڕۆژی ڕەش ئەو ڕۆژەیە کە ئەوان بە ئومێدی وەیکەم دەبنە والی ئاغای ئۆردۆغان بێنن تەواوی میلەتەکە دیکتاتۆرەتێکی بەسەر داستەپێنن کە ئەو دیکتاتۆرە نیشانەکانی دەبینین ئەرێ بۆ وریان نابنەوە ئەو خەڵکە ئەرێ بۆ تێناگەن ئەو ڕۆشنبیرانە ئەرێ ئەو نوخبەیە لە کوێیە کە ئەو ڕۆکانە بە سەراحەت بە خەڵکی بڵێ کاکە خەتەر لە بن جۆتانە ئەوە تا دیکتاتۆرەتێکی ڕەش لە سەدامی ڕەشتر لە شای ئێرانی ڕەشتر بەڕێگاوەیە لە هەولێرە ئەو دیکتاتۆرەتە وەرن کاکە تاکوونێ سەرچەرم ئاو نەی بردووە وەرن بۆ خۆتان لغاوی ئەم شۆڕشە لغاوی ئەو چارە نووسا وەرن بگرنە دەست دەنا ئەوە بە ڕێگای خراپتاندا دەبێت زۆر باشە مامۆستا دەگەڕێمەوە سەر هاوکاریەکانی پارتی دیموکراتی کوردستان بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ دەوڵەتی داگیرکەری تورکیا لە ماوەی ڕابردووە لە سەروبەندی شکستەکانی تورکیا لە هێرشی گارا بینیمان کە پەدەکە چۆن بە ناوی حکوومەتی هەرێمەوە هاوکاری دەوڵەتی داگیرکەری تورکیا کردووە لە ئێستاشدا بە هەمان شێوە هاوکار و پشتیوانێتی لە شنگالیش بە هەمان شێوە لە زۆربەی شوێنەکان لە هەر کاتێکا دەوڵەتی داگیرکەری تورکیا شکستی هێنابێت یاخود مەترسیەوە بێت کە تووشی شکستە بێ پەدەکە ئەرکدار کراوە بۆی کە کارەکەی بۆ ڕاستکاتەوە یاخود ڕۆژەفێ لە ناو باشووری کوردستان و تورکیا دروست بکات کە ئەم هێزانە یاخود ئەم هێرشانە دژی کورد نییە باڵکو دژی لایەنێکی سیاسیە پێتان وایە ئەم هێرشانە تا چەندە مەترسیە لەسەر باشووری کوردستان و ئەو قوارەی کە ئێستا لافی پێوە لەدەن و تا چەندە مەترسیە لەسەر تاک بەتاکی هەرێمی کوردستان لەلایەکی تریشەوە بۆچی لەگەڵ هەر شکستێکی دەوڵەتی داگیرکەری تورکیایە پەدەکە ڕاستەوخۆ هاوکاری دەکات و بەرامبەر گەریلا دەوەستێتەوە خەتەرێکی زۆر جددیە ئەمە وەکو ڕۆژ لێمان عیانە هەموو شەوێش باسی دەکەین هەموو شەوێش بە کۆمەڵانی خەڵک دەڵێن ئەو خەتەرێکی جددیە هەرگیزا و هەرگیز تورک بۆ ئەو هەموو بۆ پەکەکەی بۆ ئەوەی کە سوور دەزانێت کێشەی پەکەکە لە ناو خۆی وڵاتدایە کێشەی 20 میلیۆن کوردە ئەو هەموو هێز و توانایی سرف ناکە کە بێەوە هەدەف و ئەجێندای تورکیا
خاچی کوردستانە، کەرکووکە، مووسڵە، سلەیمانیە، هەولێرە، دەنا خێرە ئەتۆ ئەم هەموو چەند ساڵە نەقشەی خەریتەی نیزامی و عەسکەری و چی کاکە کێشەی پەکەکە کێشەی قەندیل لە دیاربەکرە، کێشەی قەندیل لەوانە، لە دەرسیمە، لە ماردینە. بۆ هاتی بۆ خاچی کوردستان نەخێر شتەکە زۆر وازەحە. هەموو تاکێکی ئاقڵی کورد لەو مۆزوعە دەگا، هەموو تاکێکی وریای کورد ئەوە دەزانێ، نەتەنیا وریا خەڵکی ئیعتیادی سەرزادەژەوەی دەزانێ، بەس کۆیلەکەش دەیزانێ، بەس کۆیلەکە بۆی دەکا، کۆیلەکە خۆی بەشێکە لە سوڵتانیزمی عوسمانی، سوڵتانیزمی ئۆردۆگانی. بۆ خۆی کۆیلەکە کە بارزانی بێ خۆی بەشێکە لەو ئەجەندایەی ئەوەی کە ئەمن هەمیشە حەول دەدەم بە کۆمەڵانی خەڵک و بە ئێوەی ڕۆژنامە نووسی بڵم کاکە ئەوان لە بەرەی میلەتی کووردا منێن، ئەمە مشکلەکەیە. ئێستاش میلەتی کورد شک و گومانی هەیە کە ئەو کۆیلەیە، ئەو کۆیلەی ئۆردۆغانی بەشێکە لە میلەتی کورد. نەخێر، ئەوان بەشێکن لە ئەجەندای تورک، ئەوان بەشێکن لە ئەجەندای داگیرکار، بۆیە حیسابی داگیرکەریان بۆ بکەن. هەر ئەو ڕۆکانە دەبێ میلەتی کورد ئەوەندە وریا و ئازا بێت بۆەوەی کە ئەو دەستکەوتەی کە جەنابت دەفەرمووی لە باکووری کوردستان و دەستی هێناوە لە دەستی نەدا بەیانی، جایا بە چەکی کیمیایی، جایا بە قەلاچۆکردن، جایا بە یا بە سەرکوت و زیندانی و سیاچاڵ و ئەوە دەبێ ئەو ڕۆکانە بێتە سەرجادەی، دەبێ ئەو ڕۆکانە بێ بڵێ کاکە ئەمن چیدی کە دیکتاتۆریەتم ناوێ، ئەمن خەباتێکی 60-70 ساڵم لە باشوور کرد بۆ ئازادی، بۆ خۆشگوزەرانی، بۆ دموکراسی، بۆ وڵاتێکی حکوومەتێکی پارلەمانی و دموکراتی، بۆ بە سیستمکردنی وڵات. ئەو ڕۆکانە هەمووی ئەوانە ڕۆیشت. ئەوەی کە ئەم شعاری 80 ساڵەی کە ئێمە هاوارمان بۆ دەکرد وڵاتێکی سیستمێکی وە یاسا سەروەر تۆ وەرە بزانە ئەوان پێش هەموو شتێک یاسایان خستە ژێر قۆندەرەکەیان، یاسایانی دادگا تۆ وەرە بزانە ئەم قازیانە، ئەم حاکمانە دەبێت چەند بێویژدان بن، چەند بێنا حاکم بن کە دێ سوور دەزانێ ئەو منداڵانە، ئەو گەنجانەی بادینان خۆ گوناحیان نەکردووە، هیچیان نەکردووە، نەجاسووسیان لەسەر ئیسپات بوونێ، بەڵام ئەو دێ ئەویشی کردوتە کۆیلەی خۆی، ینی بەرودەستگایەکی دروست کردووە بیزەبت وەک بەرودەستگاکەی سەدامی، وەکو بەعەس، وەکو میت، وەکو ساواکی شای و خەڵک دەترسێنێ بەو دەستگا زەبەلاحەی. ئەوە تا ئەویش دروستی کردووە کە ئێران ساواکی هەبوو، کە بەعس مخابرات و ئەمنی هەبوو، کە تورک میتی هەیە، ئەی کاکە ئەوانش پاراستنیان هەیە. خۆ ئەو دادگایانە ئەو حاکمانە باجۆم لێ بگرن. خۆ ئەوە ڕێی ئێوە نەبوو، ئەوە ڕێی پاراستن بۆ بە ئێوە کوتراوە و ئێوە ئەوە دەکەن. بۆیە ئەم ڕۆکانە بڵێ خەتەرەکە زۆر گەورەیە، خەتەرەکە یەکجار گەورەیە، لەوانەیە هەموو قەرمانەکەمان بسووتێت، لەوانەیە هەموو بەروبووممان بسووتێت و تا 15-20 ساڵ 30 ساڵ 40 ساڵی دیکە هەڵنەداتەوە تا جیلێک و نەوەیەکی دیکەمان پێدەگا. ئەمڕۆ گوناحە، حەیفە، ئێمە هێناومانە تا ئێرە، ئەمڕۆ بەدەستی خۆمان خەریکین بەبای دەدەین و تەسلیمی دەوڵەتێکی داگیرکەری وەکو تورکیای دەکەین. کێشەی پەکەکە نییە، کێشەی پەکەکەی کێشەی هەموو تاک بە تاکینەتەوەی کووردە، کێشەی ئێمەیە لە ڕۆژهەڵات، کێشەی ئێوەیە لە باشوور، کێشەی ڕۆژاوایە. ئەخکاکە ئەمە زۆر عەیانە، ئەمە زۆر باشە. مامۆستا کێشەی پەکەکەی حەلکا ڕێگا زۆرە کاکەجە. وەکو دوایین پرسیار بۆ بەڕێستان ئەگەر بپرسم لە کاتێکدا کە تاکە هێز کە بەرگری دەکات لە خاکی باشووری کوردستان و تەواوی کوردستان گەریلایە، کەواتە ئەرکی هاوڵاتیان چی، ئەرکی لایەنە سیاسیەکان و سەرجەم توێژەکان چیە کە پشتیوانی گەریلا بکەن؟ ئەمن پێیان دەڵم بەو 110 ئەندام پارلەمانی ئەگەر ئەو ڕۆنەیەنە سەرجادە، ئەگەر ئەو ڕۆکانە داوای ئابڕووی چووی خۆتان نەکەنەوە و پارلەمان نەکەنەوە، پارلەمان خیانەت و بۆ دەنووسێ لە مێژوو بەدانە ئەحزابی باشوور، ڕۆژهەڵات، ڕۆژئاوا، باکوور دەڵم بە هەر هەمویان ئەگەر ئێوە ئەو ڕۆنەیەنە سەرخەت و بنەماڵەی بارزانی مەحکوم نەکەن
و ئەوان بە کۆیلە و داگیرکەردا نەنێن مێژوو لەسەرتان دەنووسێ وەک چۆن ئێمە ئێستا کوونێ خەریکی مێژووی سەفەوی و عوسمانی دەخێنینەوە و میرەکانی کوردستان دەخێنینەوە کە هەردەمە یەکیان خۆی بەیەکێکی دیکە فرۆشتە و براکەی سەر بە قوڕ کردەوە ئەو ڕۆکانە پێیان دەڵێم ئەگەر ئەوانە نەیەنە سەرخەت مێژوو خراپیان لەسەر دەنووسێ دوای وان بەدانە بەدانەی ڕۆشنبیر و نوخبە و نووسەرەکان کە خۆیان پێ نووسەرە و خۆیان پێ ڕۆشنبیرە پێیان دەڵم دەبێ بێن هاوار بکەن چیدی کە زوڵم و تەحەدای بنەماڵەیەکی 5-6 کەسی قبول نەکەن چیدی کە دیکتاتۆریەتی باب و برازا و نەوە و کوڕ قبول نەکەن حکوومەتەکە ئیوانە خراپیان کردووە پارلەمانەکە ئیوانە خراپیان کردووە کورە کاکە سەرۆکایەتەکە هەرێمیان ئاوا لێ کردووە تکاو لێ دەکەم ئەی نوخبە ئەی ڕۆشنبیر ئەی ڕۆژنامەنووس وەرنە سەرخەت کاکە خەتەرەکە لە بن جۆتانە خەتەرەکە نابودی تاک و کەسایەتیمانە لە ناوچوونی کەسایەتیمانە کاکە ئەگەر ئەو ڕۆکانە هەمومان بجوڵێین ئەخر ئەحزابی ڕۆژهەڵات چیدی کە مەلایی مەکەن بۆ ماڵی بارزانانی بۆەوەی کە شتێک و دەداتێ ئەخر ئەحزابی ڕۆژاوا چیدی کە ئەوە مەکەن ماستا و چیدی کە تەمکین و سەرداخستن مەکەن بۆ بنە ماڵی بارزانانی کوڕەخەوە تا ڕۆژاواکەتان لە ناو دەچێت دیسانەکانە دوای 70-80 ساڵ ڕۆژاوا گەیشتە ئەوەی کە ئاهایکی بێتەوە حکوومەتێکی خۆسەری دروستکە کاکە ئەوە چەند حیزبن کە سەر بەو بنەماڵەیان خەریکن تەجروبەکەی ڕۆژاواش تێک دەدەن باکوور هێناوەتی باشی هێناوە خەباتی مەدەنیان لەگەڵ خەباتی شاخ گرێداوە تکاو لێ دەکەم لێیان تێک مەدەن ڕۆژهەڵات ئەگەر بڕوا بەسەر ئەو ڕێڕەوەیدا بڕوا کە بارزانی بۆیان دیاری دەکا پێیان دەڵێم هیچ چارەیەکی دیکەیان نییە بەغێرەزەوەی کە ببن بە ئەنەکەسا و ئەنەکەس ببێتە چۆماغی دەستی داگیرکەران ببێتە چۆماغی دەستی ماڵی بارزانی کاتان لێ دەکەم ئەحزابی ڕۆژهەڵات نوخبەی ڕۆژهەڵات نووسەر کاکە وەرن سەرخەت وەرن چاو بکەنەوە وەرن ببینن کە ئەو بنەماڵەیە چی بە میلەتی کوردەکەن کوڕە کاکە بە قسەی من مەکەن بڕۆن مێژوو بخێننەوە بڕۆن لە کاکە لە شێستەکانەوە بخوێننەوە کە ئەو بنەماڵەیە کە بابیان هاتۆتەوە لە سۆڤێت وە کوڕەکانی وە نەوەکانی هەتا ئەم ڕۆکانە کە ئەوە مانگی 5 ساڵی 2021 ساڵی 2021 بڕۆن بزانن مێژۆکەیان کارنامەکەیان چیها خیانەتی تێدایە چیها کوردکوشتنی تێدایە پێتان دەڵێم وعد و پێدەدەم بە هەموو شتێکەوە ئەگەر ئێوە نەجوڵێن هەر ئەو مێژوێمان دێتەوە بەر کە لە ساڵانی پێشوو چۆنیان ئاش بەتاڵ بە میلەتی کورد کرد چۆنیان کورد تەسلیمی دوژمن کرد چۆنیان ڕۆژهەڵاتی کوردستان تەسلیمی خومینی کرد چۆنیان شۆڕشی باشووری کوردستان لە 76 هەڵایساوە چون لە حەکاری هەمویان قەتڵی عام کردن دووبارە هەر ئەو مێژوێتەوە پێشێ وە حەیفە بەڕاستی حەیفە هەرێمی کوردستان هێناوێتی دوای تیمیاباران دوای ئەو هەموو ئەنفالەی دوای ئەو هەموو ئەشکەنتەی دوای ئەو هەموو سێدارەی کوڕە حەیفە وای لێبێ کاکە پێتان دەڵێم ئەمن ئیتر تااقەتم چۆ ئەوەندە هەموو شێوێ هاوارێ بکەم کاکە ئەمن پێتان معلوم دەکەم ئەوانەی کە ئەوڕۆ لە دەم و دەستگای میدیای پارتیدا کارێ دەکەن کۆیلە نەبنی چی دیکەنی هەر هەمویان ئەو حیزبی ڕۆژهەڵات کە لە پشتی دەدا بۆ بارزانی کۆیلەیە ئەی خەڵکی ڕۆژهەڵات بڕوا بەو حیزبەی بەو ڕۆشنبیرە مەکەن کە دێ تەئیدی بارزانی دەکات کە دێ بۆ ملی بارزانی دەدا ئەمن ئەوانە بە خائین و بە کۆیلە دەزانم تاو لێ دەکەم وریابنەوە ڕاوەشی ڕاتان دەوەشێنم پڕ بە دڵ و بە جان پێتان دەڵم بڕۆن بە چاوێکی ئاوەڵا بە چاوێکی پاک و خاوێن بە عەقڵ و لۆژیکەوە سەیری مێژوو بکەن جۆمەدەنە من بڕۆن سەیری مێژوو بکەن کاکە مێژۆکەیان پڕە لە پیسی پڕە لە گڵاوی پڕە لە خیانەت تکاو لێ دەکەم ڕۆژی ڕەشترمان لە پێش بەڕێز مامۆستا عەلی کەریمی نووسەر لە وڵاتی بەریتانیاوە سوپاس بۆ بەشداربوونی بەڕێزتان Parasına Kurdistan hezdeki fedai apocuya o profesyoneler. Ne arteşi Türkiye pekane ne ji arteşin juda kesek pekane.